پۆچ وەروامانگرتن و خۆپیشاندان و ڕێزەتیەکان لە شاری سلێمانی هاوکار و پامنێرمان بژار دەباغ ڕاستەوخۆ لەگەڵمانە. بژار، نوێترین زانیاریەکان سەبارەت بە مانگرتن و ناڕەزایەتیەکان لە پارێزگای سلێمانی بەتایبەت لە ئێستادا کە بەڕێوەبەرەتی ئاوی سنووری پارێزگای سلێمانیش مانگرتنی ڕاگەیاندووە. ئەگەر ئاماژە بە نوێترین زانیاریەکان بکەیت تایبەت بە مانگرتن و ناڕەزایەتیەکان. بەڵێ سارە دوابەدوایەوەی سەر لە بەیانی ئەمڕۆ بەشێکی زۆر لە قوتابخانەکانی شاری سلێمانی لەگەڵ نەخۆشخانەی فریاکەوتن هەروە دادگای باڵای سلێمانی و چەند بەڕێوەبەرایەتێکی دیکە خۆپیشاندانیان ئەنجامدا و بایکۆتی خوێندن و بایکۆتی داوامکردنیان کرد. بە هەمان شێوە پرۆژەی ئاوی سەرشناری سەر بە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لەسەر وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئەمڕۆ بایکۆتی داوامیان کردووەک دەبینی سەرجەم کارمەندان هاتوونەتە بەردەم دەرگای فەرمانگەکان و نەچوونەتە ناو فەرمانگەکەوانێ و کۆمەڵێک داواکاری و کۆمەڵێک پامیان پێ بۆ لایەنی پەیوەندیدار. من حەزەکەم بچمە لای بەشێک لەو کارمەندانە تاوەکو لە زاری خۆیانەوە گوێبیستی داواکاریەکانی ئاوامی تاوەکوبزانی خۆپیشاندانی ئەمڕۆ هاوشەوەی بەڕێوەبەرایەتەکانی دیکە و هاوشەوەی مامۆسایان تەنها داواکاریکردنی موچەی یاخود چەند داواکاریکی دیکانێ. منشمەند لایەکێک لەو کارمەندانە ئەگەر ئەزێت کەشیت ئێرە بەڕێستان وەکو یەکێک لە کارمەندانی پرۆژەی ئاوی سەرشناری سەر بە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی خۆپیشاندانتان کردو نەچوونەتە نێو فەرمانگەکەەوە داواکاریتان چییە؟ من ئەندازیار ئیدریس محەممەد ڕەزا وەکو جێگری لێپسراوی ئەم پرۆژەیە بۆ زانیاری بەڕێستان و حکوومەتی هەرێم ئەم پرۆژەیەکی زۆر استراتیژی و گەورەیە لە ساڵ 40 بۆ 50 ئاوی سلێمانی دابینەکە و لە سا هەشتای سلێمانیش لێرەوە کۆنتڕۆڵەکرێ. پرۆژەی ئاوی یەکەمی دوکان و دووەمی دوکانێتە ئێرە لەبەرەوە وەستانی ئەم پرۆژەیە زەربەیەکی زۆر گەورە بێ بە تایبەتی لە شاری سلێمانی و لە حکوومەتی هەرێم ئەو پەیامە با بە جوانی بگا بە حکوومەت. وەستانی ئەم پرۆژەیە ئەبێتە هۆی نەخۆشی، ئەبێتە هۆی ینی قورسایەکی زۆر گەورە لەسەر شانی هاوڵاتی دروستەکە. ئێمە وەکو کارمەندانی ئێرە پێمان خۆش نییە کە ئەو پەیامە بە تەواوی ئاوا بگەیاندین بە حکوومەت کە پێی بڵێن ئەم مزەخانی ئەم پرۆژەیە ڕائەگرین، چونکە ئەزانین کە ئەمەش فشارێکی زۆر گەورە دروستەکە لەسەر هاوڵاتی سەرڕایەوەی کە ئاوی نییە، کارەبای نییە، مەسەڵەن بێئاویشی بۆ زیاکەی موچەشی نییە. لەبەرەوە حەسەکەین ئەم پەیامە بە جوانی بگاتە حکوومەت کە چاوێکی خێر بەم مەشروعانە و بە هەموو کارمەندانی ئەم پرۆژەیە و هەموو کارمەندانی حکوومەت بخشێنێتەوە و قەزیەی موچان نەبەسێتەوە بە کێشەی سەرۆکایەتی هەرێم یا هەر کێشەیەکی سیاسی کە لەناو ئەم هەرێمە ڕوئەیە. بەڕاستان کارمەندی ئەم بەڕێوەبەرایەتە ئەگەر بێت و ئێوە مۆزەقەکانی ئەم بەڕێوەبەرایەتە بکوژێنەوە ماژت پێ لە 150 دانیشتوانی شاری سلێمانی بێ ئاو دەبن. ئەمە ڕێگە چارێ بتوانێت فشار بخەنە سەر لایەنی پەیوەندیدار تاوەکو موچەتان باز وەکو فشار ئێمە حەز ناکەین بگەینە ئەو حاڵەتە، چونکە بەڕاستی ئەوە وەکو ئەوە وایە تۆ جەبهەی پشتەوەی پێشمەرگەکان لەخ بکەیت کە ئەمە شتێکی زۆر ناشرینە بەنسبەت ئێمەوە ناگەینە ئەو حاڵەتە. بەڵام ئەگەر حکوومەت هەر بەردەوام بێ لەسەر بڕینی موچە و پێنەدانی خۆتە زانی ئێمە تەنها واریدێکمان تەنها مەزدەرێکی ڕستمان موچەیە. تۆ کە موچەکەی لێ ببڕی ئەو کەسە چی بکە، ینی هیچ چارەسەرێکی تری نابێ. لەبەرەوە حەز ناکەین بگاتە ئەو حاڵەتە. بەڵام ئەگەر لە حاڵەتێکا ئێمەش وەکو هەموو بەشەکانی تری ناو ئەم حکوومەتە کە بایکۆتیان کردووە ئێمەش بە مافی خۆمانی ئەزانین کە بایکۆت بکەین و تەنانەت بگاتە ئەوەی کە مزەخانی ژا بگرین. بەڵام ناتوانین لەبەر قەزەی ئینسانی و پێمان خۆش نییە چکە ئاوەکە بیگرینەوە لە کەس و خزم و کەسوکاری خۆمان یەکدینەوە با نەگاتە ئەو حاڵەتە. ئەم پەیامە با بە جوانیش بگا. وەستانی ئەم پرۆژەیە جگە لە بێ ئاوبوونی شاری سلێمانی ئەبێتە هۆی دروستبوونی کۆلێرا. ئەم پەیامەش با بە جوانی بگا. کار چێکە دەبێت هۆی دروستبوونی کۆلێرا؟ تەبعاً وەستانی خەتەکان ئەبێت هۆی گەڕانەوەی ئاوی ناو خەتەکان بۆ ناو مەشروعەکە. ئەمەش تەلەوث دروستەکە لە ناو خەتەکانە، پیسبوون دروستەکە. ئەو کێشەیە هەیە و لە هەندێک گەڕێکمان هەمانە کە ناتوانین ئاوەکەی بە تەواوی ڕابگرین لەبەرەوەی کەمیەتێک تەلەوث هەیە لەو خەتانەیە. ئەم پەیامە فەنیەکانمان و ئەندازەرەکان بەباشی لێی تێگەن و حکوومەتیش بەباشی لێی تێگات. پێش و تریش ئەم پەیامەمان گەیان بە حکوومەت کە ئەبێ ئەم پرۆژە استراتیجیانە، ئەم پرۆژە خەدەمیانە نابێ بە چاوێکی ئاوا ئاسان سیر بکرێ وەکو شوێنێکی ئاسایی سیر بکرێت. لەبەر ئەمانە شوێنی خەدەمین پەیوەستن بە حیاتی خەڵکەوە، بە ژیانی خەڵکەوە. بە تایبەتی چ ئێستا ئەگەر تۆ کارەبات نەبێتوانی مەسەڵەن مەزدەرێکی بەکاربێنی، بەڵام ئەگەر ئاوت نەبێت چێکی. سارا من حەزەکەم بچمە لایەکێکی تر لە کارمەندەکان تاوەکو بزانین ماوەی وەرنەگرتی موچیان چەندێکە و کاریگەری وەرنەگرتی موچە لەسەر ژیان و لەسەر بژێوی ئەوان چی بووە کە بەشێکی زۆریان وەک خۆیان ئاماژەی پێیان ساحب خێزانن و کرێچین و کۆمەڵێک قیست و مانگانە پیستە و بڕەپارەی کە لەلایەن حکوومەتەوە بۆیان دابینکراوە لە کاتی خۆی وەربگرن تاوەکو دووچاری کێشە دەبنەوە. دەچمە لایەکێکی تر لەو کارمەندانە بەڕێز دووکو کارمەندێکی پرۆژەی ئاوی سەرچنار ماوەی چەندێکە موچەتان وەرنەگرتووە کاریگەریەکانی چی بۆ لەسەر ژیانی؟ بەخێراتی کەناڵەکەتانەکەن لە ڕاستیمە سێمان گونیوە موچەمان وەرنەگرتو لێرە. هەر کارمەندێک لێرە لە نەحوێ قەزیاکەوە هاتچووەکە. کاریگەری زۆرە بۆ ئێمە زۆربەی تیا کرێخان و ماڵ و مناڵ هەیە،
یعنی ئەم حیزب حکوومەتانە کێشەیەکی بۆ هەموو عیلەکان دروست کردووە کۆمەڵە کێشە ڕووەدا لە جیابوونەوە توشبووین یعنی ئێمە لێرە سێماگونیەوە کە داوامەکەین لەبەر حکوومەت نییە ئەمە ڕاستیە کە بە حکوومەت بزانین ئێمە لەبەر خاتی و خەڵکیە داوامەکەین چونکە ئێرە پرۆژەیەکی خزمەتگوزاریە یعنی بەڕاستی حیزب حکوومەت هەردووکیان ژیانیان لە خەڵک سانۆتەوە کوڕی هەر ڕۆژەی شێدێک بۆ ماڵێکەوە هەر ڕۆژەی کێشێک لە ماڵێک دروستەکەنەوە یعنی مەسیجێکشم بۆ سەرۆکی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی وەزیرانە باسی سەر بۆ خۆیان نەکرد تا باسی سەر بە خۆیان کردو ینی خەڵک تووشینان بڕن بۆ خەڵک تووشی سەر لێ شێوایی بووە ئەگەر سەر بە خۆیان بە حاشا نامانێ یعنی ژیانیان لە خەڵک سانۆتەوە خەڵک بێزار بۆ خەڵک تاقەی ئیشی نەماوە هیچ کەس تاقیشی نەما لە دوای ئەمەوە کەسان ڕۆبایکۆتی داوامتان کردو هەنگاوی دوامەتان چی بێ ئەگەر بێت و بەردەوام و چەکەتان دو هەنگاوی دوای ئەومان ئێمە لە ڕاستەوت ملێمە لەبەر خەڵکی شاری سلێمانی تا ئێستا ئەوماڕان دوای ئەمە ئەگەر موچە نەبێ خوێندنەوەمان بۆ هیچ شتێک نابێ یعنی ئێمەش تاقەمان نامێنە کۆتایی بە ئیشوکارەکانی خۆمانی لێرە ئێتە حکوومەت با بە خۆیان بچێتەوە سواز بۆ سارا دیارە زۆربەی ئەو کارمەندانی کە لێرن دایانەوەی قسە بکەن لەسەر کاریگەریەکانی نەبوونی موچە لەسەر ژیان و لەسەر گوزەرانی ئەوان ئەگەر دەرفەت دەبێت حەزەکەم بچمەیە لایەکی تر لەو کارمەندانە تاوکو ئەویش بە کورتی ئاماژەیەک بە کێشەکانی خۆیان بە وەپایامی خۆی بگەنێ بەلایانی پەیوەندیدار و بە حکوومەت یاریمی کوردستان بەڕێز وەکو یەکێک لە کارمەندانی پرۆژەی ئاوی سەرسنار هاوشەوی هاوکارەکانت پەیامت چێ بەلایانی پەیوەندیدار و ئەگەر بکرێت باسێکی کاریگەریەکانی بێموچەی بکە لەسەر ژیانی خۆت بەڵێ زۆر سپاس دەستخۆشتان لەکەم من برادەکانم ئشارەتیان بە مەزموعەشتدا بۆیە من ئەڵێم داوا لە حکوومەت دەکەم تکایە ئێتت بەس بێ با ئێتر نەخەون ئاگاداری ژیانی میلەتەکان بن ئاگاداری کارمەندەکانیان بن بۆیە داوا ئەەکەم بە زووترین کات ئەم کێشەیە حەل بکرێ و کێشەکە نەکرێت باری قاڵبی سیاسیەوە چونکە کارمەند بۆیەتە داوامەوە دیارە پێویستی بە موچەیە لەبەر خاتیەوەی دیارە پێویستی بۆ موچەیە چەنامان هەیە کرێت چیە چەناوان هەیە پێویستی بۆ پارێت بۆیە داوا ئەەکەین ئەم کێشەیە تا زوو حلکرێ باشترە زۆر سپاس سارا دیارە لە ڕێگەمان بۆ ئێرە بەشێکی زۆر لەو شەقامە سەرکیانی کە پیگەیشتینە ئێرە گیرابوون لەلایەن فەرمانبەران و لەلایەن مامۆستایانەوانێ کە سەرجەمیان بایکۆتی داوامیان کردووە ڕژاونەتە شاندان لە چەند شوێنێکی جیاوازی شاری سلێمانیدا هەیە من دەگەڕێمەوە لای ئێوە تاوکو دوای ئێرە دەچینە شوێنێکی دیکە تاوکو لێوە شەو ڕووماڵی خۆپشاندانی فەرمانبەران و مامۆستایان کنگ لە شوێنە جیاوازەکانی پارێزگای سلێمانی بەڵێ بژار دەباخ پەیامنێرمان لە سلێمانی سوپاس بۆ زانیاریەکانە.